سەبارەت بەو بڕیاری داواکاری گشتی کە وەک سکاڵایەک نووسراوێکی یاڕاستی دادگای لێکۆڵینەوە هەولێر کردووە. بەڕێز شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک شێرکۆ شەوتان باش. هەڵوێستی ئێوە وەک سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان چیە لەسەر نووسراوەکەی داواکاری گشتی کە بۆ دادگای لێکۆڵینەوەی هەولێری ناردووە و داوای ڕێکاری یاسایی بەرامبەر ئاشتی هەورامی دەکات؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە هەر لە سەرەتاوە واتە لە سەرەتایی هەست پێکردنی بەندە وەکو پەرلەمانتار بە بوونی ئەو مخالفە یاساییە لە کۆتایی 2014 ڕاستەوخۆ پەیوەندیم کرد بە وەزیری سامانە سروشتیەکانەوە و پێم ڕاگەیاند کە کارگەی قیری زیپۆ وەهمیە تۆچی ئەزانی لەسەری ئەو بەڵێنی پێدام کە راپۆرتی تەفسیلیم باتێ لەسەر ئەو کارگەیە و دەرەنجام لە سیانزەی یەکە فەرمانی دەرکردووە کە ئەمە نووسراوەکەیەتی بەوەی کە تیمێکی ناردووە بۆ تحقیق لەو کارگەیە. دەرەنجام تیمەکە وەڵامیان ناوەتەوە کە ئەو کارگەیە لە چەمچەماڵە بوونی هەیە. طبعا لە واقعە خۆی بوونی نەبوو، بەڵام ئەمە جوابی ئەو تیمەیە کە ناردوێتی بۆەوەی کە بیکەن بە راپۆرت و وەڵامی بەندە بنەوە و پاش ئەوە تقریباً دەمانگە پاش ئەو دەمانگە لە تحقیقات و بەدواداچوون و ناردنی نووسراوی فەرمی لەلایەن بەندەوە بۆ وەزیری پیشەسازی و بازرگانی و دەستەی وەبەرهێنان و لایەنە پەیوەندی دیارەکان لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانەوە. ئەمە وەڵامی وەزیری پیشەسازی و بازرگانیە کە ئەڵێ ئەم کارگەیە لە لای ئێمە بە هیچ شێوەیەک تۆمار نەکراوە، واتە کارگەی قیری زیپۆ. ئەمە وەکو کۆمپانیا هەیە، کۆمپانیای بازرگانی گشتیە، بەڵام وەکو کارگەی قیری زیپۆ کە فەرمانی وەزیری سامانە سروشتیەکانی هەیە بۆی کە نەوتی پێ بدرێ بای ملیۆنەها دۆلار. ئەمە وەزیری پیشەسازی و بازرگانی بە فەرمی وەڵامی داومەتەوە ئەڵێ بوونی نییە. هەروەها لە هەمان کاتە ئەمەش وەڵامی دەستەی گشتی وەبەرهێنانە کە بە فەرمی وەڵامی داومەتەوە ئەڵێ لە لای ئێمەش تۆمار نەکراوە بە ناوی کارگەی قیری زیپۆ. ئەمانە ئەو لایەنانن کە ئەبێ یا ئەگەر احتیمالێک هەبێ بۆ تۆمارکردنی فەرمی ئەم کارگەی قیرە کە ئەبێ قیر بەرهەم بێنێ دەرەنجام بەو هەموو تەنە نەوتی ڕەشەی کە وەری ئەگرێت لە وەزارەتی سامانە سروشتیەکان. ئەوە دەرەنجامەکەی بۆ شێ بوو کە بوونی نییە لەلایەن وەڵامە فەرمیەکانەوە. دواتر هەر کە ئێمە ئەعلانمان کرد کە ئەمە مخالفەیەکی یاساییە و خسمانە ڕاگەاندنەوە لە مانگی 2015 ئەوە بوو دواتر هەر بە ئەعلام وەڵام دراینەوە و تیمێکیان نارد. ئەم بابەتە ئێوە جوڵانتان لەسەرتاوە؟ بەڵێ ئێمە جوڵانمان و بەندە جوڵانم وەکو یەکەم پەرلەمانتار کە هەستم بە ئەم خەرقە کرد. بەڕاستی یەکسەر سکاڵای فەرمیم تۆمار کرد لای داواکاری گشتی لە کۆتایی 2014 کەواتە بەرپرسیارەتەکە ئەستۆی وەزیری سامانە سروشتیەکان یان ئەو تیمەی بۆ بابەتەکە پێکاتەوە بۆ داواکاری گەرمیان. بەڵێ بەرپرسیارەکە دەکەوێتە ئەستۆی وەزیری سامانە سروشتیەکان یان ئەو تیمەی کە باست کرد کە بۆ لێکۆڵینەوەی بابەتەکە پێکاتەوە. گرنگ ئەوەیە لە نەتیجەیە بەواژووی وەزیری سامانە سروشتیەکان نەوتی ڕەش هەزارەها تەن نەوتی ڕەش دراوە بە کارگەی قیری زیپۆ کە بوونی نییە بەم دۆکیۆمنتە ڕسمیانە و ئەمە دواتر تەبعاً داواکاری گشتی کە من سکاڵام کرد تقریبا ساڵێک لەمە پێش کە سکاڵام کرد لای داواکاری گشتی و ئەوە ئەم کەیسەمان جوڵان ئەوان چون تحقیقیان تیا کرد بە درێژایی ئەم ساڵە داواکاری گشتی سلەیمانی و داواکاری گشتی گەرمیان تیمیان نارد بۆ تحقیق لەو شوێنە و تەنانەت گەڕان بە دوای ئەوەی کە ئایا بوونی هەیە یان نا بالفعل دەرکەوت کە بوونی نییە و ئەوانیش بۆیان دەرکەوت واتە داواکاری گشتیش بۆی دەرکەوت کە بوونی نییە. بۆیە دەرەنجام ئەو بڕیاریان دەرکرد کە سکاڵات تۆمار بکەن بە ناوی مافی گشتیەوە سکاڵات تۆمار بکەن بۆ داواکاری بۆ محکەمەی هەولێر
بۆەوەی کە لێکۆڵینەوە کات و ئیجراعاتی یاسایی بکە لە بەرامبەر ئەو سکاڵایی کە ئێمە هەیە ئەوەی کە باست کرد کۆمپانیای سیپۆ یاخود نمونەی تریشەیە کە وەک ئەم بابەتە هەیە و ناوێکی وەهمیە و کۆمپانیاکە وجودی نییە ینی نمونەی تریشە بووە بەڵێ بێگومان کەیسی تریش هەیە و ئێستاوا یاساییەکەمەوە بۆەوەی کە بەڵێ هیچ ناوێکتان لە بەردەستدا کە نمونەی وەکو کۆمپانیای زیپۆ ینی بابەتەکەی ئاشکرا بێت ئێمە بۆی کە کارەکەمان میهنی بێ و پرۆفشنال بێ ئەبێ ئاوا بەڵگەی یاسایی کۆبکەینەوە بۆی کە نەیخەنەوە قاڵبی مزایداتی سیاسی و بزانن کە ئێمە مزایداتی سیاسیەکەی نەخێر ئەمە کاری پیشەیە ئەمانە بەڵگەی یاسایین هەر لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیەوە لە وەزارەتە پەیوەندیدارەکان خۆیانەوە وەڵامیان ناوینێتەوە کە ئەم کارگەیە بوونی نییە بۆیە کۆکردنەوەی داتا و بەڵگەی یاسایی وامان لێکە ئەو کاتە بە دڵنیاییەوە ئەو کارگانەی تریژ و ئەو بەهەدەردانانەی تریژ بخینە ڕوو و سکاڵای لەسەر تۆمار بکەین و ڕێکاری یاسایی بەرامبەر بگیرێتە بەر و کارگەی قیری زیپۆیەکێکە لەو کەیسە گەورانەی کە ملیۆنەها دۆلار لەم دۆخی ئێستی هەرێمی کوردستانی لە ڕێوە بە فیڕۆ ئەچێ و بۆیە ئەمانەیە پرساندن و لێپرسینەوە بکەین بۆ وەزیری سامانە سروشتیەکان لە پەرلەمانە و من قۆم بەندە داواکاری شخصیم کردو لە سەرۆکایەتی پەرلەمان کە کۆبوونەوەی پرساندن و لێپرسینەوە بکرێ بۆ وەزیری سامانە سروشتیەکان بۆ یەکێک لە کەیسەکان ئەمەیە کە وەڵاممان باتەوە بزانین وەڵامی یاسایی چی پێیە بۆ نەبوونی کارگەیە کە بای ملیۆنەها دۆلار نەوتی هەرێمی کوردستان بەهەدەر ئەڕوا لە ڕێوەوە چێن ئەوانەی کە مستەفیدن لە ملیۆنەها دۆلارە و بۆچی هێڵراوە کە ئاوا بەهەدەر بچێ سامان و سەروەتی هەرێمی کوردستان لەم دۆخی هەرێمی کوردستانە کە موچەی فەرمانبەران دابین ناکرێت کە پێشمەرگە لە بەرەگانی جەنگا لەو حاڵەتەدایە. کاتە دکتۆر شێرکۆ پێت وایە دادگای لێکۆڵینەوەی هەولێر بتوانێت ڕێکاری یاسایی لە دژی وەزیری سامانە سروشتیەکان بگرێتە بەر؟ ئەوە ڕێکاری یاساییە ئەوە ئەرکی دادگایە ئەوە داواکاری گشتی هەرێم داواکاری گشتی سلەیمانی داواکاری گشتی گەرمیان ئەمانە هەموو لەسەر خەت بوون بە خۆیان و بە تیم و بە تواناکانیانەوە و ئەوە تا گەیشتنە و قەناعەتەی کە سکاڵاکەی ئێمە تەواوە بۆیە داوایان کردووە سکاڵایان کردووە لە محکەمەی هەولێر بۆی کە ئەرکی خۆی ببینێ بۆیە محکەمەی هەولێر بێگومان پێویستە هەڵسێ بە ئەرکی سەرانی بێگومانم ئاگاداری وەڵامەکەی ئاشتی ئەورامی بوو کە بەیەنارتیەڵێت هیچ کێشەیەکی نییە و هەر سکاڵایەکشی لەسەر تۆمار کرابێت چونکە ئەو نەوتی بە شەفافی فرۆشتووە ئەمە لێدوانی ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتیەکان لە دوای هیوادارین کە هیچ کێشەیەک نەبێ بۆی کە دڵنیابین لەوەی کە سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بەهەدەر نەڕۆیشتووە ئێمە ئاواتە خوازنین بەهەدەر ڕۆیشتە بێ بەڵام کاتێک کە بەڵگەکان پێمان دەڵێن بەهەدەر ڕۆیشتووە لە ڕووی یاساییەوە ئەرکی سەرشانی خۆمانە کە سکاڵات تۆمارکەین کە ڕێکاری یاسایی بگرینە بەر تا حەدی لێسەندنەوەی متمانش بۆی بڕین. دکتۆر شێرکۆ ئەو بەڵگانەی کە بۆ نارتی خستە ڕوو ینی ئەو بەڵگانت ئاراستەی وەزیری سامانە سروشتیەکان ئاشتی ئەورامی کردووە داوتە ینی بەدەستی بە خودی ئاشتی ئەورامی داوە؟ بەڵێ وەکو عەرزم کرد یەکەم هەنگاو لەم کەیسەدا ساڵێ لەمەوە پێش تقریبن بەندە خۆم ینی چوون بۆ لای پێم وتم تۆ ئاگاداری ئەم حاڵەتە هەی چونکە بەڕاستی ئێمە بێ میهەنیانە کارەکان بکەین و ئەبێ قۆناغ بە قۆناغ بیکەین و دواتر کە ئاگادارم کردەوە و ئەو تیمی نردوو راپۆرتی بۆ نردمەوە و دواتر دوو جۆر راپۆرت هاتوۆتە بەردەسم یەکێکیان ئەڵێ لە چوارڕێیانی شوانە لە شاری کەرکووک ئەو کارگەیە یەکێکی تریان ئەڵێ لە ناحیەی چەمچەماڵە هەردوو راپۆرتەکەش لە ڕێی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە یەکێکیان هاتووە ئەویتریان لە ڕێی فەرمانبەرێکی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە هاتووە کەوابێ ئەمە دوو قسەی جیاواز لە کاتێکا کە تیمەکانی داواکاری گشتی و تیمەکانی خۆشمان چوون تحقیقیان کردووە ئەم کارگەیە بوونی نییە کارگەی قیری زیپۆ بوونی نییە و من لە ئەعلامی شارڕام گەیان 8 مانگ لەمەوە پێش بەڕسمی کاکە خاوەنی کارگەی قیری زیپۆ هەر کەسێک کە با بێ بڵێ منم بەوەی کە ئێمەش دڵنیابین بەوەی کە بوونی هەیە ئەو کارگەیە بەڵام نەخێر سەلما کە بوونی نییە بەستەکەم لەوە بوو تۆ باس لەوە کرد کە ئەم راپۆرتت بە فەرمی یاخود ڕاستەوخۆ داوە بە وەزیری سامانە سروشتیەکان پاش بینین راپۆرتەکە چی پێوتی؟ طبعا من بەڕێکاری فەرمی و بە نووسراوی فەرمی ئاراستەم کرد لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەو وەڵامی داومەتەوە و وەڵامی سەرۆکایەتی پەرلەمانی داوەتەوە کە ئەوان لەگەڵ کۆمپانیای زیپۆ مامەڵە ئەکەن
طبعا سکاڵاکەی من لەسەر کۆمپانیای زیپۆنی وەکو کۆمپانیای بازرگانی گشتی ئەو سکاڵایی بەندە لەسەر کارگەی قیری زیپۆیە بۆیە لێرەیە ئەلتیباسەکە هەیە کارگەی قیری زیپۆ بوونی نییە بە هەزارها تەن نەوتی ڕەشی وەرئەگرت بای ملیۆنەها دۆلار ئەکا و بەرهەمی قیری ئەوە بەرهەمێنایە بەرهەمەکەش دیار نییە بۆیە نە کارگە هەیە نە بەرهەمی قیر دیارە نەوت وەرگیراوە بای ملیۆنەها دۆلار وەک سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمان بانگێشتی وەزیری سامانە سروشتەکان دەکەن بۆ پەرلەمان پاش ئەم هەواڵی کە بڵاو بوویەوە ئێمە خۆمان ئەسڵەن بەندە ئەو داواکاری کە کردومە لە سەرۆکاتی پەرلەمان وەکو پەرلەمانتار بۆ پرساندنی وەزیری سامانە سروشتەکان لەسەر یەکێک لە کەیسەکان ئەمەیە یەکێک لە کەیسە جدیەکان ئەمەیە لەگەڵ چەند کەیسێکی ترا کە ئامادەمان کردو بۆ پرساندنی بەڵام ئاشتیەورامی بێناڵتی وت هیچ بڕیارێک نییە بۆی بانگێشتی پەرلەمان بکرێت ئەوەی لە لای ئێمەوە ئەوەیە کە بەندە داواکاریم کردو لە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان نووسراوی کردووە تەمە هەر من نیم چەند پەرلەمانتارێکی تری شەرداوایان کردووە لە سەرۆکاتی پەرلەمان کە کۆبوونەوەی پرساندن بکرێ بۆ وەزیری سامانە سروشتەکان سەرۆکاتی پەرلەمان نووسراوی کردو بۆ ئەنجومەنی وەزیران بەپێی پێڕەوی ناوخۆ ئەبێ لە ماوەی هەفتەیەکە ئەنجومەنی وەزیران وەڵامی سەرۆکاتی پەرلەمان باتەوە بۆیە لە چەند ڕۆژی کەمی ئایندەیە ئینشاءالله هەموو شتێک ئەبێتەوە لە ڕووی سازکردنی ئەو کۆمەڵە. دکتۆر ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتەکان دەڵێ هیچ بڕیارێک نییە بۆی بچێتە پەرلەمان لە کاتێکە ئەوە لە ماوەی ڕابردوو چەند جارێک داواتان کرد کە بێتە پەرلەمان کەواتە کەی وەزیری سامانە سروشتەکان دەبەنە پەرلەمان وەکو عەرزم کرد هەنگاوە یاسایەکانی بۆنراوە داوا کراوە بە فەرمی لەلایەن بەندە و چەند پەرلەمانتارێکی تر سەرۆکایەتی پەرلەمان نووسراوی کردو بۆ ئەنجومەنی وەزیران ئەبێ لەم چەند ڕۆژەی ئایندەیە ئەنجومەنی وەزیران وەڵامی سەرۆکایەتی پەرلەمان باتەوە بە سازکردنی ئەو کۆبوونەوەیە و ئامادەباشی ناردنی وەزیری سامانە سروشتەکان بۆ کۆبوونەوەی پرساندن لە پەرلەمانی هەرێمی کوردستان. دکتۆر ئەگەر ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتەکان ناتە پەرلەمان کاتە چی دەکەن چیتان پێکرێ بێگومان ئەو کاتەوە بێتە مخالفەیەکی یاسایی مخالفەی یاساییش بێگومان ئەبێ ڕێکاری یاسایی بەرامبەر بگیرێتە بەر بۆیە ئەو کاتێتە سەرۆکاتی پەرلەمان ئەبێتە ئەرکی سەرشانی بەوەی کە هەر ڕێکارێکی یاسایی پێویست بوو بیگرێتە بەر و ڕای بگەینێ بۆ ڕای گشتی و تەنانەت تا ئەگەر پێویستی بۆش بکە کە سکاڵا بکەین ئێمە وەکو پەرلەمانتاران لە سوڵتەی قەزایی و لە دادوەری بێگومان ئەیگرینە بەر چونکە ئەوە بێت ئەو کاتە بێتە مخالفەیەکی یاسایی. بەڵێ دکتۆر لەم دۆخی کە ئێستا لە کوردستانەیە لایەنەکان لە گفتوگۆیان وە جۆرێک لە ساردبوونەوەی پەیوەندی لایەنەکانیش وەکو خۆیان باسییان کرد هەیە ینی باشتر نەبوو کە ئێوەکو پەرلەمانتاران وەکو لیژنەکەتان پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی فراکسیۆنەکان ئاگادار بکەنەوە ئەم بابەتە بە بابەتێکی ینی جیاوازتر باس بکەن بۆی ئەوانیش لەگەڵتان هاوڕابن. ئەم باسە خۆی زۆر گرنگە ئێمە کاتێک کە ئەڵێن پیشەیانە مامەڵە بکەین واتە مەسلەی معادلاتی سیاسی و ئەو جۆرەشتانە لەم مەوزوعە پیشەیە کە پەیوەندی بە قوت و بژێوی هاوڵاتیانەوە هەیە جێگای مساومە و سازشکردن نییە ئەمەش مۆزوعێکی کۆنە تازە نییە یعنی وەکو عەرزم کرد ئەوە تقریبا ساڵێکە بەندە مەشغوڵە بە بەڵگە کۆکردنەوە و داواکاری گشتی و مراجعاتی یاسایی بۆ ئەم کەیسە لەبەرەوە بەڵێ برایانی پارتیش ئاگادارن هەر لە سەرەتاوە ئەوانەی کە لە لیژنەکەمانان لە لیژنەی پیشەسازی و چاو سروشتیەکان و ئەوانەی کە لە دەرەوەی لیژنەکەشان ئەوەی کە متابعی کردی بێ ئاگادارە ئەم کەیسە کەیسێکی تازە نییە چەند مانگێکە پێوەی سەرقاڵین و تحقیقات ئێستا گەیشتوتە ئەوەی کە داواکاری گشتی لەسەر سکاڵاکەی بەندە سکاڵا بکە لە محکمەی هەولێر بۆی کە ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆیە دۆخی هەرێمی کوردستان معنای ئەوە نییە چاکسازی نەکرێ شەڕی داعش معنای ئەوە نییە چاکسازی نەکرێ ناکرێ ئێمە لەلایەکەوە شەڕی داعش بکەین و لەولاوە بودجەی گشتی و قوتی هاوڵاتیان و ژیان و بژەیی فەرمانبەرانمان ئاوا بێ لەم دۆخەیە بێ کەسانێکیش بە لەحەزات ببنە ملیۆنێر و لەسەر بژێوی خەڵکو و لەسەر ژیانی خەڵکو. دوتۆ سەبارەت بە بابەتێکی جیاوازتر لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکی بۆ کەمکردنەوەی موچەی پلە باڵەکان ئامادە کردووە چیتان کردووە لەو بارەیەوە؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە لیژنەی دارایی و ئابووری پەرلەمان کۆبوونەوەی خۆمان ساز کرد بۆ ئەو مەبەستە و هەمومان دوای گفتوگۆیەکی زۆر کۆک بووین لەسەرەوەی کە پێویستە پێداچوونەوە بکرێ پێویستە ڕێخستنەوەیکی نوێ بکرێ بۆ موچەی بەتایبەتی پلە تایبەتەکان لەگەڵ ڕێخستنەوەی خانەنشینی واتە ئەوەی کە لەسەرەوەیە پەرلەمانتار
لە خۆمانەوە بۆ وەزیر و بەرەو ژوور ئەمانە پێداچوونەوە بە دەرماڵە و بە موچەکەیانەوە بکرێ و لەوێ وەربگیرێ بۆی کە بخرێتە سەر پلەکانی خوارەوەی فەرمانبەران و بتوانین دادپەروەری زیاتر لە موچەی فەرمانبەران دابین بکەین. ئەمە تەڵعاً بێگومان لەگەڵ سووربوون لەسەرەوەی کە بە زووترین کات موچە دابین بکرێت، چونکە موچەی فەرمانبەران هێڵی سوورە لە لای ئێمە و بۆ یاسای خانەنشینیش بێگومان ئەو نادادپەروەری زۆرەی کە لە خانەنشینی هەرێمی کوردستانە هەیە ئێمە لە لای خۆمانەوە لێژنی دارایی هەموارەکەشمان تەواو کردبوو چەند مانگێک لەمەوە پێش، بەڵام لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە نووسراوێک هات بۆ پەرلەمان بەوەی کە کارکردن بۆ هەموارکردنەوەی یار بۆ هەر هەموارکردنەوەیەک لە یاسای خانەنشینی ڕابگرن، بەڵام ئێمە هەر ئەیکەین پشت بەخوای گەورە گرنگ ئەوەیە کە لەگەڵ حکوومەتە بتوانین سیستمێک دابنین کە دادپەروەری زیاتر تێ. بەڵێ دکتۆر لە قسەکان تا باسی موچەی فەرمانبەرانە کرد، کێ بەرپرسە لە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان؟ وەزارەتی سامانە سروشتیەکان یاخود وەزارەتی دارایی؟ بێگومان لە هەر لایەکەوە بێ لە کۆتاییە تەقسیرێک ڕوویداوە ئەو بەڵام ئێوە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوونتانە بۆ بابەتە دەزانن کە کێ بەرپرسیار بووە. وەکووتم وەزارەتی سامانە سروشتیەکان ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی نەوت تەحویلکا بۆ وەزارەتی دارایی. ئەمە دواکەوتووە بەهۆی تەحویلی حسابی بانقی لە تورکیا و ئەو چیرۆکەی کە لە ڕۆژانی ڕابردووە هەمومان ئاگامان لێ بوو. کاتە هیچ بەرپرسیارەتیەک ناکەوێت ئەستۆ وەزارەتی دارایی؟ وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆ تەحویلی حسابە و لەلایەن وەزارەتی دارایی و کە بۆایە زووتر هاواری لێ هەڵسایە کە بڵێ دواکەوتنی موچە من لێی بەرپرسیار نیم و ئەوەی کە ئێستا لە هاڵک بانک لە تورکیا وەکو وەزیری دارایی ڕایگەیان 14 میلیۆن تەنها 14 میلیۆن دۆلاری تایە لە کاتێکە ئێمە لە دوایین کۆبوونەوەمانە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە پێیان ڕاگەیان دین وەزیری سامانە سروشتیەکان کە وا ڕێکەوتینوانە وتمان فرۆشتووە کە هەفتانە 200 میلیۆن دۆلار بێ بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانین موچەی پێ زەمانەت بکەین و ئێمە لەسەر ئەساسی ئەوە بڕیارماندا کە نەوتی خۆمان بفرۆشین، چونکە دواکەوتنی موچە جێگەی قوبوڵکردن نییە. بۆیە ئێستا هەموو ئەو بەهانانەی بۆ دواکەوتنی موچە باسی لەوە ئەکرێت جێگەی قوبوڵکردن نییە و جێگەی قەناعەتکردنیش نییە لە ئێمەوە، بۆیە بەردەوام لەسەر خەتین و هۆکاری یانێکێک لە هۆکاری پرساندن و لێپرسینەوەی وەزیری سامانە سروشتیەکان ئەم مەوزوعەیە و بانگێشکردنی وەزیری دارایی بە هەمان شێوە ئەم مەوزوعەیە بۆ ئەوەی کە وردبینی و ڕوونکردنەوەی پێویست بدا بە ڕایگەشتی و بەشێکەوە ئێوە وەک سەرۆکی لیژنی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان دەزان کە ئێستا داتی نەوتی هەرێمی کوردستان لەکوێ؟ ئێمە ئەوەی کە بیزانین لە ڕوانگەی راپۆرتەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانەوەیە کە مانگانە دەریەکە کە تێیدا باس لەوە ناکرێت کە بە چەند نەوتەکە ئەفرۆشێ و بەچی ئەفرۆشێ و تەفاسیلی ئەو گرێبەستانەی کە بە فەرمی من خۆم داوام کردووە کە گرێبەستە نەوتەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانمان بۆ بنێرن بۆ لە سایتی وەزارەتە بڵاو نەکراوەتەوە بۆ ڕێکەوتنامەی 50 ساڵی نێوان هەرێمی کوردستان و بەغدا نادرێ بە پەرلەمان. ئەمانە هەمووی تەفاسیلێکی زۆرن، بۆیە نەخێر تاواتە بەش بە حاڵی خۆ من ئاگام لەوە نییە کە نەوتی هەرێمی کوردستان بەکێ ئەفرۆشرێ بە چەند ئەفرۆشرێ ئەو تەفاسیلە بە هیچ شێوەیەک لە بەردەستی ئێمەیانە بەداخەوە و نەگەر ئەوەش تەنانەت ڕێ نادرێ بە دیوانی چاودێری دارایی کە وردبینی و تەدقیقی پێویست کاکە بە یاسا ئەو مەسئولە. ئەم خەلە لە سیستماتیکیە شڵەژاوی لە مەلەفی لە ئیدارەکردنی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بە تەواوەتی دروست کردووە، وای کردووە کە ئێمەش بڕیار بدەین بەوەی کە پرساندن بکەین بۆ وەزیری سامانە سروشتیەکان لە پەرلەمانی هەرێمی کوردستان. بەڵێ شێرکۆ جەودەد سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ تۆ کە ڕاستەوخۆ لە شاری ئەولێرە لەگەڵ